بۆ زانیاریان زێدەتر لەسەر پرۆسەیە حەجێ کەنگی دێ دەست پێکەتن دێ چاوا بڕێیا حوشکانی چن ئایا پاس هاتیینە دابینکردن یان نە وەلوە دەرێت چاوا خزمەتگوزاری هێنە پێشکەشکردن دە هەمان دەمدا چه حەجەیەکێ بۆ هەیە کوشتا دەمێ مای چکە دەستپێکە هەیڤا پێنج تر 6 و 7 دێ دەستپێکەن دێ بڕێکەڤن پاس بەرەف عەرەبستانە سعودیە هەتاوی دەمی هیچ حاجیەک هیچ کەسە کوناوی هاتبیتەوە دێشێتن پاشێخیتن تاجیلکەتن یان نەچیتن بەر هەر سەدەمەکێ ji bo zaniyarên zêdetir li ser van mijarane berêz Rojgar Cefer Resul berpirsê ragandina şanda haciyan ser bi Wezareta Awqaf û Karûbarên Ayînî li studiyê mêvanê min e Kak Rojgar bixêr bê spas bo amadebûnit Kak Rojgar amadekariyekanit hez ku kirayne li çasêk dane key yêkem geştî haciyan berê dekewin berew Erebistanî Suudiyan زۆر سپاس سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس لەوە جەنابتان بەخێر بێ سەبارەت بە ڕێنمایەکان و با بڵێن ئامادەکاریەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە هەموو ئامادەکاریەکان تەواو بووە هەر لە هاتنەوەی ڤیزەی تەواوی حاجیان و دابینکردنی پاس لەبەرەوەی لە کۆتاییەکان بڕیار دەرە پاس خۆ قرار بوو ئەو سارەکە پاسمان نەبیتن بەڵام وەزعەکە و هەلی هات بە پاس بیتن ئێستا پاس ئامادەی و هەموو ئامادەکاریەکان تەواوە تەنها چاوەڕێ ئەوە دەکەین و سەفەرەکەمە دەست پێ بکەین سەرەتا بڕیار بوو بە فڕۆکە ئەم گەشتە بکرێتە کە گەشتی وشکانی نەمێنێتن هەموو حاجانی هەرێمی کوردستان بەڕێ فڕۆکە گەشت بکرێت بەڵام بەوەی وەزعی ئەمنی کە ئێستا هەیە ئیتر بڕیار درا کە وشکانی گەشت بکرێتن هیچ حاجەیەک هەبووە هاوڵاتیەک هەبووە لە هەرێمی کوردستان کە ناوی دەرچوو بێتن و مامەڵی کردبێتن و پەشیمان بوو بێتەوە یان ئەگەر پەشیمان بێتەوە ڕێنمایەکان چین بەڵێ سەبارەت بەوەی کە جەنابەت باست کرد هەتاوەکو ئێستا کە هیچ حاجیەک نەهاتی داواکاری پێشکەش بکە کە پەشیمان بتەوە ئەگەر پەشیمانیش بتەوە تازە هیچ شتێک ناکرێت لەبەر ئەوەی بۆ ناکرێت لەبەر ئەوەی ڤیزە تەواو بووە ئەوەش دەدەست نە حکوومەتی عێراق و نە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی حەج و عومرەی سعودیاوەیە کاتەکەی تاخیر بووە بە هیچ سەبەبێک ناتوانێت گەشتەکەی دوا بخان تەنها ئەو سەبەبە نەبێتن ئەوانەی کەوە بەهۆی یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی بی یاخود هۆکارێکی نەخوازرە ئەویش بە راپۆرتی پزیشکی هەبووە حاڵەتی وە هەبووە کەسێک نەخۆش بووە یان نەیتوانێت بەڕێ وشکانی گەشت بکاتن بەڵێ هەتاوەکو ئێستا کە راپۆرتێکی تەقدیم ئێوە کردبێتن کە حەجەکەی بۆ تاجیل بکرێتن باش بخرێتن هەتاوەکو ئێستاکە حاڵەتەمان نەبووە بەڵام چەند ڕۆژەی داهاتوە تاو گەشت دەکەن ئەگەر هاتو هەبیتن دیسان تەزیلکردن نابێت تەنها ئیسقات ڤیزەی لە بۆ دەکرێتن ئەگەر ئیسقات ڤیزەی بۆ بکرێتن دەتوانێتن شایستەدارەکانی خۆی وەرگێتەوە بەڵێ ئەو ئیسقات ڤیزەیە لە بۆ ئەوەیە کە بتوانێت شایستەدارەکانی خۆی وەربگرێتەوە ئەمە ئاسانە بەڵێ ئەو کەسێک کە داواکاری پێشکەش دەکات لەگەر ئەو راپۆرتە پزیشکی دەبی هۆکارێکی پزیشکی هەبێت یاخود هۆکارێشکرد داواکاری پێشکەشی حەج و عومرەی سعودیا دەکرێت ئەوان ئیسقات ڤیزەکەی لە بۆ دەکرێن پاش بەڕێکردن ڕێوشوێنە ئیداری و ئیداریەکان اینجا شایستەدارەکەی لە بۆ دەگەڕێتەوە زۆر باشە کەی دەست پێ دەکەن کاک ڕۆژگار سەبارەت بە گەشتی ئازیان بەڵێ بڕیار وایە هەتاوەکو ئێستاکە ڕەنگە ئەوەی کە من دەیڵێم گۆڕانکاری بەسەردابێتن یاخود ئەوەک بیتن 6/5 یەکەم کاروانی حاجیان لە هەولێر بەڕێ دەکرێت چەند پاس دابین کرایە پاسەکان لەسەر چاسێکن پاسەکان خاوێنە ئەنی حاجیان هەر حاجیەک لەسەر یەک مەقعدا دەنیشیتن چەند مەقعدێک بەر حاجیەک دەکەوێتن ئەم پرۆسەیە چوونە دەتوانانی هەندێک بەرچاوڕوونی بدەیە حاجانی هەرێمی زۆر باشە سەبارەت بە دابینکردنی پاسەکان دەمێ ئەگەر مەجال هەبیتن بە تۆزێک بە ئەوە باسی بکەم 102 پاسمان هەیە تقریبا 102 پاسمان هەیە هەر حاجیەک 102 کۆمپانیا ببوورە 102 کۆمپانیامان هەیە هەر حاجیەک لە بۆ دوو کوشینی لە بەدادێت دوو کورسی لە بەدادن لێ ئەوەش لە بۆ ئەوەی لەو ڕێ دوور و درێژە بە ئیسراحەتی خۆی لەناو پاسەکاندا دابنیشی کە لێرە گەشت دەکەین لەگەر کاروانی حاجیان لیژنەی پزیشکیان لەگەڵدایە و فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە و وەزارەتی ئەوقافیان لەگەڵدایە هەر پاسێک و هەر وەزبەیەک چەند فەرمانبەرێکی لەگەڵدایە بۆ ئەوەی لە خزمەتی حاجیان دابن ئێستا کاک ڕۆژگار هەر پاسێک تیمی تەندروستیان لەگەڵە تیمی ئیداریان لەگەڵە نییە هەر پاسێک تیمێکی ئیداری لەگەری بەڵام ئەو قافلەیە کە دەڕواتن مەسەلەن ئەگەر 6 مانگ لە هەولێر بەڕێکەوین
چەند پاسێک دەبیتن بە ژێرەی سەرنشینەکان با بڵێن حتا ئیسعافیشی لەگەڵدایە کاک عەباس ینی سیارەی ئیسعاف و سیارەی ئەمنی لەگەڵیاندایە ئەگەر هاتو خوا نەخواستە لە ڕێ تووشێ ئەوە گرنگە کاک ڕۆژگار ئێستا بۆ نمونە بە سنووری عێراقدا تێدەپەڕن دەچن بۆ سنووری عەرعەری نێوان عێراق و سعودیا لەم ڕێگەیە کە پاسەکان دەڕۆن ئەمنیەتی ئەم حاجیانە کو دەپارێزێ هەرێمی کوردستان دەیان پارێزیتن لایانی ئەمنی هەرێمی کوردستان یان عێراق زۆر باشە لایانی ئەمنی عێراق ئامادەکاری تەواوی کردیا وەکو ساڵانی ڕابردوش کە پاسە بووە هەموو ئامادەکاری ئەمنیەکان ئەوان دەگرنە ئەستۆ هەر لە سنووری هەرێمی کوردستان و هەتا دەگاتە سنووری عەرعەر بە لێژنەیەکی ئەمنی ئەوان لەگەڵ حاجیان گەشت دەکەن هەتا لە خاچی عێراق دەرباز دەبن حاجیانی هەرێمی کوردستان هەمویان لە یەک شوێن کۆ دەبنەوە یاخود هەر حاجێک و لە شارەکەی خۆی سواری پاسی دەبێتن ئەمەتان چۆن دابش بەڵێ هەر شارە و حاجەکانی لە شاری خۆی ئەنی پاسەکان دەستناو شارە بۆ نمونە لە شاری هەولێر حاجیانی شاری هەولێر 6 مانگ شوێنێک دادەندرێ هەتاوکو ئێستا شوێنەکە دیاری نەکراوە لە شوێنێک کۆ دەکرێنەوە و پاسەکانی هەولێر لە هەولێر دەڕواتن و پاسەکانی دهۆک لە دهۆک دەڕوا و سلێمانیش بە هەمان شێوە لە سلێمانی دەڕواتن اینجا لە دووس خورمات و شوێنێکەیە لە بۆ ئیسراحەتی حاجیان لەوێن دەرج حکوومەتی هەرێمی کوردستان دیسان جەمێکی نیوەڕۆ دەداتە حاجیانی هەرێمی کوردستان لەسەر حسابی وەزارەتی ئەوقاف و حکوومەت یاریدەری لەسەر حسابی ئەو پارەیە کە حاجی دایتێ دەتوانم بڵێم حاجی ئەگەر هیچ پارە لەگەڵ خۆنیان هیچ کێشەیەکی نابێتن هەموو مەسروفاتەکانی لەسەر ئەو پارەیە کە داوێت باشە بیرتان لەوە کردوتەوە پاسی بەدیلتان هەبێ خوا نەخواستە لە ڕێ پاسێک تووشی پێکان بۆ تێکچوو یاخۆت شتێک دروست بوو ینی بیرتان لەو شتانە کردوتەوە لەگە هەر قافلەیەک پاسی بەتاڵمان هەیە یەدەک هەیە ئەو پاسە بەتاڵە هەر پاس نییە بەتەنها فیتەر و کەسانی تەکنیکی شارزاشیان لەگەڵدایە لەبۆ ئەوەی نەک تەنها لە بۆ سەرنشینەکان ئەگەر هاتو یەک لەو پاسانە چکە چەند پاسێکی زۆرن لەوانەیە چەندەها پاس بیتن لێک ڕۆژدا گەشت دەکەن فیتەری لەگەڵدا شتی لەگەڵدا ئەگەر هاتو لە ڕێگا تو شەر خوا نەخواستە حالەتیش نەخوازرا بوون باش عیلاجی بکەن کاک ڕۆژگار ئەی پێشتر کە بڕیار درا بۆ ئەم حاجیانە بەڕێ فڕۆکە گەشت بکەن ئێستا بەڕێ وشکانی گەشت دەکەن هیچ تعویز دەکرێنەوە قەرەبوو دەکرێنەوە لە ڕووی پارەوە بێگومان کاگە باس بێگومان چکە جیاوازی ئەو وەختە جیاوازی دیارکرایە پارەکە نەدەکەی بوان دەگەڕ نەخێر ئەوە دیاری نەکراوە تاوەکو پرۆسەکە تاوا نەبی ئەو بڕەپارەی دیاری ناکرێت کە پرۆسەکە تاوا بوو ئەو کاتە دەتوانی ئەی ئەگەر حاڵەتێک هەبوو کاک ڕۆژگار کەسێک بیاوێتن بە فڕۆکە گەشت بکات بەڕێ ترانزیت ئەمە چۆنە ڕێ پێدراوە ئەوە لەلاەن ئێمە ڕێ پێدراونیت تەنانەت دەبێت بێتن لە کاتب عادلیان لە دایرە فەرمیەکانی حکوومەت بەڵێنامە پڕکاتەوە بۆ بەڵێنەوە لەسەر مەسئولیەتی خۆی لەبەرەوەی بەڕاستی ئەگەر ڕێگەی فڕۆکە سەلامەت بووە ئێمە هەموو حاجیانمان بە ڕێگەی فڕۆکە گەشت پێ دەکەن نەک تەنها کەسێک هەبووە حاڵەتی وا کە داوای لە ئێوە کردبێتن بەڕێ فڕۆکە بۆ خۆی فڕۆکەی دابین کردبێتن هەتا ئەو دەقیق قسە لەگەر جەناب دەکەم نەبووە نازانین لە چەند ڕۆژی داهاتوش چی دەبێت زۆر باشە خزمەت گوزاریەکانی مەکە و مەدینە چوونە لە چ ئاستێکدایە حاجیانی هەرێمی کوردستان خواردن و خواردنەوە لەگەڵ خۆیان بینن یان لەوێ هەموو شتێک هەیە کاک هەباس وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی چەند ساڵێکە لە خەمی حاجیانی هەرێمی کوردستان لە بەتایبەتی خودی جەنابی وەزیر زۆر تاکید لەسەر ئەو بابەتە دەکات و بابەتی خواردن خۆشبەختانە 2 ساڵە بە کابانی کوردی ینی لێرکوانە کابانی کوردی بە تام و چێژی کوردەواری یعنی چۆن بە کابانی کوردی کابانی کوردی مەبەستم ئەوەیە کە لێرکوانە شێفی کورد لێرە دەبێت لەگەڵ خۆتان بەڵێ بەڵێ چەند شێفێکی شارەزا و بە ئەزمون لەگەڵ خۆمان دەبین یاوەری حاجیان دەکەن لێوێن دەرێ بەو تام و چێژەی کوردەواری کە لە ماڵەکانی خۆمان خواردنمان لەوە دروست دەکرێت بەو تام و چێژە پێشکەشی حاجیان دەکرێت لە بەرزترین ئاستیشدایەوە ینی حاجانی هەرێمی کوردستان پێویست ناکات برنج و ساوار و ئەمن تازە ئیشارەتم لەگەڵ خۆیان بێنن هەموو شتێک هەیە ئیشارەتم بە شتێک دەتەنانەت ئەگەر دینارە چی پێ نەبیتن هیچ کێشێکی نابیت لەبەرەوەی هەم خزمەت گوزاریەکان لەبۆ فراهەم کرێ هەم لە شوێنی مانەوە پاک و خاوێنی ئوتێلەکە خواردن گواستنەوە ئیتر هەر ئەوەندە شوابزانم کافیە لە بۆ هەر ئینسانێک چەند ڕۆژێک لە هەر وڵاتێک بمێنێتەوە زۆر باشە دەست خۆش بیتن کاک ڕۆژگار سوپاس بۆ ئامادەبوونت ڕۆژگار جعفەر ڕەسوول گوتت 6 5 دەست پێ دەکەم 6 5 پرۆسەکە دەست پێ دەکە هەتاوەکو ئێستا کە نازانین ئایا گۆڕانکاری بەسەردادە یانە بەڵام ئاخر ئەبدێت کە ئێستا لەمانە بڕیاری کۆتاییە بە فڕۆکە گەشت ناکرێت بڕیاری کۆتایی بە فڕۆکە گەشت ناکرێت 6 5 یەکەم کاروان لە هەولێرێ دەست بە ڕۆیشتن دەکا و
هەفتی پێنجیش ئەگەر هەڵەنەم لە سلێمانیە پاشان هەولێر و دوهۆک ئیتر بەو تەسەسولە دەڕۆ لە خلالی 5 ڕۆژ ئینشاءالله پرۆسەکە هەمووی دەست خۆش بێ بەڕێز ڕۆژگار جعفەر ڕەسوول بەرپرسی ڕاگەاندنە شانتا وەزارەت ئاوقاف و کاروبارên عینیش بۆ پرۆسەیە حەجە ساڵە 2026 سەرکەفتی بن زۆر سپاس مەش دوعایت خوبیر نەکەن ئەمەش دوعامان لێ بکەن ئەمەش دوعاتان لە بۆ دەکەن لە بۆ هەموو کوردستان ئینشاءالله سپاس زۆر سپاس زۆر سپاس